پرۆژەی بەرزایەکانی قەیوان یەکێکە لە پرۆژە هەرە دیارەکانی شاری سلێمانی کە جیا کراوەتەوە بەوەی کەشێکی ئارام و گونجاوی هەیە لەگەڵ ئاوهەوایەکی پاک بۆ ژیانکردن. زۆنی بی کە گەورەترین زۆنی پرۆژەکەیە سەرجەم زنجیرە باڵەخانەکانی بەرەو تەواوبوون دەچێت. لە دواهەمین گۆڕانکاریەکانیدا هەرێک لە باڵەخانەکانی B8 و B31 لە قۆناغی ڕادەستکردنی یەکەکانیایەتی. ئامانجمان ڕادەستکردنی یەکەکانە لە نزیکترین کاتدا و بە باشترین کوالیتی بۆ خاوەنەکانیان. بەرزایەکانی قەیوان، بەرزایەکانی ژیان.